بە لێبوردەیی بەڕاستی ئینسان تا بتوانێت لێبوردەیە باشە لەبەرەوەی سەرەتا هەموو شتێک دینەکەمان باز لە لێبوردەیی دەکات تا بتوانی بە بیر و بۆچوونی خۆم 100% لێبوردەوی باشترەوەی کە چین لە دڵ بیت. هیوادارم هەموو کەسێک بە چاوی لێبوردەیی سەیری بەرامبەرەکەی خۆی بکات و دڵی بەخشینی هەبێت و دڵی لێبوردەیی هەبێت تا بکرێت ئەوە لە ناو کۆمەڵگاکەمان پەرە بسەنێت و ئەوەنە خۆشەویستتر و دڵسۆزترە بین بەرامبەریەک. بۆیە ئێمە دەبی گیانی لێبوردەیمانە بۆ لە ڕۆژێ لە ڕۆژانە ئێمە تووشی حاڵەتێکە بین کە بەڕووی خۆمانە بێتەوە بۆی ئەو کەسی کە هەڵەیەکمان بەرامبەرەکە تووشی شتێکە بین بۆی گیان لێبوردەیی بەرامبەر بە خۆمان هەبێت ژیان بە لێبوردەییەوە جوانە خوشحاڵە بوون کە ئینسان کەسێک ببینم بە بەرامبەرم کە هەڵەیەکم بەرامبەری کرد لێم بپورێ. لێبوردەیی ئێمە وەکو ئینسان دەبێت دایما لێبوردە بین. ئەگەر لێبوردە نەبین دەرگاکانی ژیان هەموو دادەخرێت. کە بێت دەرگاکان هەمووی دابەخی تو دەبێت دەرگایەک بکەیتەوە. کە دەرگا نەگەیتەوە ژیان دەوەستێ. لەبەرەوە لە دینی ئیسلام لێبوردن پێش هەموو شتێکە. مرۆڤ دەبێت لێبوردە بێت لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی لێبوردە بووە.